ڕۆژانێکمان تێپەڕان کە خۆمان توانیمانە بەرگەی بگرین. بەشێکە تاوا کردووە؟ بەشی پەرستاری گشتی. بەنیازی چیت؟ ئەلحەمدوللا کارم دەستکەوتۆ لە مەجالەکەی خۆما چەند مانگێکە لە مەجالای ئیشەکەم. پێم خۆشە کە بتوانم لە بواری تەندروستی خزمەتێک بە ئاڵا و وڵات و خاکی خۆم بکەم. پلانی دواترێ چییە؟ ئەتەوێت چی بکەیت؟ خوێنی یا کار بکەیت؟ لەبەرەوەی کە من پێش پەرستاری گشتی بەشی ئینگلیزیم تەواو کردووە، تەمۆحی من پەرستاری گشتی بوو. پێم وایە پشوێکی کوور دەدەم، دواتر ئینشاءڵڵا بەرەو ماستەر و دکتۆرا هەنگاو بنین. باشە بۆ نەهیلاک بووە تێ پشوبەی؟ بێگومان ئەمە هەروە ئاسان نییە، ئەمەی کە دەیبینی ئاهەنگێکە تەنها بۆ سەرکەوتن، بەڵام ئێمە ڕۆژانێکمان تێپەڕان کە خۆمان توانیمانە بەرگەی بگرین. کەم کەسێ هەستی پێ بکات. بگەیت بە چ شتێک؟ دیارە مرۆڤ بەپێی قۆناغەکانی ژیانی ئامانجی هەیە. بۆم قۆناغی من تەواوکردنی بەشی پەرستاری بوو، لە قۆناغی ئایندەش گەیشتنە بە بڕوانامەی باڵاتر. لەبەرەوەی پێم وایە کە مرۆڤ هەمیشە پێویستی بەوەیە کە دەستکەوتی هەبێت. دەستکەوتیش بێگومان ڕاستە لایەنە زانستیەکە ڕەنگە بەشێکی بێ، ئەکادیمیەکە بەشێکی بێ، خودی خۆشی دەتوانی بەشێکی تری ئەم سەرکەوتنە بەدەستبێنی، بەڵام ئەوەی کە ئامانجی من بوو لەم ستێپە بەدەستم هێناوە بۆ ستێپی ئایندەش خوا گەورەیە. وتی ئینگلیزیم تەواو کردووە، زانکۆ تەواو کرد بوو؟ پەیمانگا. پەیمانگا تەواو کرد بوو. بەڵێ. باشە خوێندن لە پەیمانگایە ئەتوانی بە شەهادەیەوە چی شتێ بکەیتەوە؟ ئەکرێت سەرەوەی کە خۆت تا چەند بە دوای ئیشاگەڕێیت. من پێشتر توانیم لە پەیمانگا ئەهلیەکان وەکو مامۆستای ئینگلیزی کار بکەم، بەڵام لەبەرەوەی کە حەزم لە پەرستاری گشتی بوو، دەرفەتێک هاتە پێش و دەرفەتەکەم قۆستەوە و دەستم کرد بە خوێندنی پەرستاری. باشە زۆر جارەڵێم ئەگەر پەرستار نەبێت دکتۆری چی پێ ناکرێتەوە لەسەر ئەو ڕایی؟ بێگومان من لە پیشی هیچ کەس کەم ناکەمەوە، هەر کەسیان بەپێی مەجالەکەی خۆی خزمەت دەکات. بێگومان پزیشک لەگەڵ پەرستار دوو مەجالی جیاوازن و دەتوانن پێکەوە هاوکار بن بۆ بەرەوچوونی پرۆسەیە کە ئەویش پرۆسەی تەندروستیە.